بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبم. عزیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیارێکی گرنگەکەین. تەوەریکی گرنگمان هەڵبژاردووە پەیوەستە بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان و خەڵکی کاتێک کە سەردانی فەرمانگە حکوومیەکانەکەن. پرسیارەکەش بەم شێوەیە، ئەڵێن بۆچی گرفتی ڕۆتینات یاخود ڕۆتیناتی کارگێڕی لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێم چارەسەر نابێت. هەندێک نمونەمان لایە با ئەوانە بخەینە ڕوو. خەڵکێک هەیە بەم گەرمایە ئەچێتە بەردەم دائیرەیەکی حکومی، لە بەردەم ئەو دائیرە حکومیە بە سەعات ئەوەستێ بۆ مۆرێک یاخود ئیمزایەک یاخود بە ئارەزووی خۆی حرەسی بەردرگا پۆلیسی بەردرگاکە نایکاتە ژوورەوە تاو کاتەی مەزاجی دێتەوە شوێنی خۆی ئەم جاڵە بڕۆرە ژوورەوە. ئەمە یەک. دوو، هەندێک فەرمانگە بەبێ ئەوەی ڕەچاوی کۆمەڵە خاڵی حاڵەتی دارایی خەڵکی بکە، مەرجی داناوە بۆی بچیتە فەرمانگەکەەوە دەمامک ببەستی. لە کاتێکە دەمامکێک لەوانەیە بۆ فەرمانگە حکوومیەکان ئەگەر داوا بکەن لە وەزارەتی تەندروستی بەبێ بەرامبەر بیانداتێ بۆی هاوڵاتیان بەکاری بێنن بچنە ژوورەوە، نەک لە بەردرگا خەریکی تیجارەتکردنی دەمامک ببن و مێزدا بنرێ بە چەندین مێز دەمامک بفرۆشن و لەوەشە بە هەمان شێوە خەڵکێک ئیستیغلال بکرێ. ئەمە خاڵێکی تر، زۆربەی بەڕێوبەری فەرمانگەکان، زۆربەی بەڕێوبەرەکان کە چیتە ژوورەوە یان لەوێنین یان چوونەتە دەرەوە یان لە کۆبوونەوەیان. باشە هاوڵاتیە کە دێمەراجعەیەک ئەکا کارێکی خۆی ڕاییەکە چ مەجبورە بوەستێ لەبەرەوەی بەڕێوبەرەکە کۆبوونەوەی هەیە، دوای کۆبوونەوە ئەم ئیمزایەت بۆکەیان ئەم مۆرەت بۆکە. یعنی ئەمە بەڕاستی دیاردەیەکی زۆر ناشرینە لەلایەن بەڕێوبەری فەرمانگەکانەوە، لایەن بەرپرسانەوە ئەنجامەدرێ. هیوادارم بەخۆیان بچنەوە شعوری ئەوەیان هەبێ کە ئەم خەڵکەش ئەوانیش ئینسانن، کاتێک لەبەرەوە گەرمایە لەو ڕاڕەوە لەو فەرمانگەیە ئەوەستن، ئەمان عەبدی ژێردەستی ئەوان نین هەتا چاوەڕێیان بکەن بە سەعات و بە 2 سەعات بۆی ئیمزایەکیان بۆ بکەن یاخود مۆرێکیان بۆ بکەن. حاڵەتێکی تر، فەرمانبەری بەڕێزی وا هەیە ئەچیتە ژوورەوە بۆ لای یەک کوب گەورە بەقەد ئەمە چایی داناوە لەگەڵ هەندێک پەنیر و خەیار و تەماتە و ماست و نازانم ئەمانە، وەک ئەوەی فەرمانگەکە ڕێستۆران بێ سەعات 11 بەیانی کاتی دەوامی فەرمیە دانیشتووە نانی بەیانی لە بەردەم ئەم هەموو خەڵکە ئەخوا بەبێ گوێدانە ئەوەی کە ئەم خەڵکە هاتووە بۆ ڕایکردنی مامەڵە نەهاتووە بۆ ئەوەی بەڕاستی سەیری تەماشای جەنابەت بکا بۆی بە ئیسراحەتی خۆت نانی بەیانی بخۆی. ئەمە دیاردەیەکی قێزەون و ناشرینە لەلایەن بەشێک لە فەرمانبەرانەوە ئەنجامەدرێ، یاخود نیوەڕۆی لێدێ سەعات 12 لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بۆ خوشکە بەڕێزانە بە مەنجەڵی گەورەی یاپراخ و بریانی و فڵان و فیسار دروست دەکرێت لە ناو فەرمانگەکە ئەخورێ، بەبێ ئەوەی ئەو خاڵە ڕەچاو بکەن کە خەڵکێک دانیشتووە لەوێ یان تەماحێ چێتە سەرەوە خواردنە یان چاوەڕێ مامەڵەکەی ڕای بکرێت، نەک تۆ قاب بەم ژوور و بەو ژوور بکەیت و قاب تەوزیەکەیت و فەرمووە لەو یاپراخە بخۆ و ئالەم کێکە بخۆ ئەلەوە بخۆ. ئەمانە هەن بەڕاستی لە زۆربەی دائیرەکان ئەم حاڵەتانە هەن. هیوادارین بنەبڕ بکرێ یاخود بەرپرسی فەرمانگەکان بێنە سەرخەت و ئەم دیاردانە نەهێڵن. حاڵەتی ترمان هەیە بە نمونەی ڕۆتیناتی ناخۆش لەم ژوور بۆ ئەو ژوور، ئیمزایەک، مۆرێک، سادیرە واریدەیەک، کۆمەڵێک شت بە حەقەت هەرچی هاتە مێشکم لە ناو بەرنامەکە هاتەوە بیرم، شتی تریش ئەخەینە ڕوو، ئەچمە لای پەیوەندیە تەلەفۆنیەکان و دواتر کۆمنتەکانی ژەخوێنمەوە. کاک مەحموو وەرەگرم لە پیرەمەگرونەوە. علیکم کاک مەحموود بەڕێز. کاک مەحموود جان لە خزمەتە. قوربانم، سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە لێکم. سپاس دەکەم. ئینشەڵا کەناڵی پەیام هەمیشە هەر بەردەوام بێ ئینشەڵا. لە خزمەتی جەنابتین. فەرموو کاک مەحموود جان. قوربانم، سپاس دەکەم. وەڵاهی بۆچی واستەکاری تەواو نابێ؟ یعنی من پێم سەیرەکە ئەم دەسەڵاتدارانە بەناو دەسەڵاتدارانە کە ئەبن بە بەرپرسێک یان ئەبن بە سەرۆک یان ئەبن بە یعنی دەسەڵاتیشیان ئەدرێتە دەست، یعنی بەس بیریان لەوە کردوتەوە
چۆن جیفانی خۆیان پڕکەن چۆن خزمێنە بکەن و ئیتر چواردەوری خۆیان قەڵەباڵغکەن و وا لە خەڵک بکەن کە خزمەکانیان دەور و پشتیان بن و ماساویان بۆ بکەن بۆی ئەم لەم دەسەڵاتیان بمێنێتەوە. یعنی من تێ ناگەم ئەم خەڵکە یعنی چۆن وجدانی قبول ئەکات ئەم یعنی چۆن ئەم نانە بە حەڵاڵ ئەزانێت کە کاتێ واستە ئەکا یعنی ئەم بەرپرسانە خۆ هیچ وجدانیان نییە ئیمانیان نییە هیچ ئەخلاقێکیان دیان نەماوە بەڵام باشە ئەی ئەم میلەتە خۆ کاکە میلەتە لە فانەوە پێنج کاکە لە فانەوەتیشی مسلمان بێ خۆ تۆ نابێ واستە و واستەکاری بکەیت ئەمە چییە وەڵامە لە شوێنێک دامەزرێ لە دایرەیەک حرەفیەک لە فەڕاشی مزگەوتێ شوێنێ شتێ یعنی بەڕاستی وای لێ هاتووە ئەم وڵاتی ئێمە یعنی قێز بێتەوە لە بەعدە شتێک کە ئەیبینی لێرە و لێ واستەکاری یعنی تۆ بوویتەتە سەرۆ بوویتەتە شوێنێک یعنی کە بەرپرسایەتێکی درایە دەست نابێ یعنی ئەم شتە بقۆزیتەوە ئەبێ بۆ بەرژەوەندی عام بێ نابێ بۆ بەرژەوەندی کارە کەس بێ بەڵام بەداخەوە لەم وڵاتی ئێمە یا زۆر بەداخەوە میلەتەکەمان ئەوە نەوشیان نیە حکوومەتەکەشمان ئەوە تایبینی حکوومەتێکی دواکەوتوو فاشلی ئەلمانی ترخۆ نەویژدانی هەیە نەڕحمی هەیە نەبەزەیی هەیە بەداخەوە یعنی میلەتەکەشمان وشیار نییە یعنی من داوا لە میلتابت ئەبێت دەست شۆی لەم حکوومەتە بەڵام داوا لەو میلەتەکەم یعنی بەخۆی بچێتەوە. دەست خۆش بێ کاک مەحموودجان سپاس دەکەم دیاردەیەکی باشت باس کرد ئەویش واستەکاریە کاتێک کە ئەچینە فەرمانگەکان ئەبینین سەرەیەکی 50-60 نەفەری تا 100 نەفەری گیراوە کابرا لەولاوە لەبەرەوەی فەرمانبەرێک ئەناسێ لەوە یاخود بەڕێبەری فەرمانگەکە ئەناسێ یەکسەر قۆڵێ خاتە قۆڵێەوە و هەتا ژوورەکە ڕای ناگرێ و لەوەی ئیشەکەی بۆ ڕایەکە و تەنها 5 دقیقە خۆی وجدانیە بێ خۆی وجدانیە بێ باشە من بۆ سەرەبڕی لە خەڵکی تر بکەم بۆ من بە حەقی خۆم نەسماوە شوێنە بۆ بە حەقی خۆم معاد وەرنەگرم بۆ بە حەقی خۆم ئەم ئیشە نەکەم یعنی باشە بۆ ئێمە بۆ یعنی بەنابەرینە بەرشتی نامەشروع ناڕەوا ناشەرعی دەست خۆش بێ دەست خۆش بێ سپاس دەکەم کاک مەحموودجان ئەچمە لای باوکی حسین لە چەمچەماڵەوە. حاجی گیان سلام علیکم. علیکە السلام و رحمة الله وبركاته باوکی حسین. چاوت ماتەکەم عەرەبی هەر سەرکەوتوون و دەستچاوتان خۆش بێت. حاجی گیان ئەبوایە زۆر زووتر ئەم بەرنامەیە دوو سێ بارە کردایەتەوە. بەڵێ. چکە لە کاتژی خۆی لە کاتی خۆیان بوو بەڵام 2 ساڵ پێش تا ساڵە پێش تا 3 ساڵ پێش دەبایە ساڵانە بهێنایەتەوە یادی هەر بەردەوامە بین. فەرمانبەرانەکەن کە موچەکان کەمە و کەناڵە گەندەوانی کە زۆر داکۆچی لە مافی فەرمانبەرەکەن. لەگەڵ ئەوەشان بۆیان بەرنامێشتان لەگەڵ هاتووە فەرمانبەریشتان بێنایە کە نزیدا لەگەڵ هاتووەتان کە خەڵک جۆ گولانەدانێتە تا حاجی مەحموودان چۆنە من بۆ خۆم چوومەتە دایرەوە وتومە دادەگیان براکەم کاکە کتابونێ وەڵی ئیمزایەکی دەناسێت دوتی نبینم سوستاکەم قسەی تێگەباتی تەمسیلەکەی شەوێگر کە چی بۆ ئەو 100,000 کە تورکی بۆمان دۆبراتکراوە کە حیا و ناموسی کوردیشیان هێشتە پێوەی ئەم باتی ئەمانیانە کا حاجی یعنی تۆ سەیریکە وەڵی لەسەرێکەوە خوا ئاگایرێکە گوناحباری من بۆ خۆ موچەخۆر دانیشتوە بگارە تەلەڤیزیۆنیەوە کە موچەخۆرەکە و تۆتی کاکە بەندیوە موچەکەش ڕازیم بۆ سێمان ئەنجامدا دێتومە قابیلدا لەبەرەوەی سەردەم لێبوو بە پولی موچە وەرەگرت من بۆ خۆ موچەخۆرم موچەمان وەرەگرت کە هاتینە دایرەکە کاکە یا نبینی تا 12 یەک شتێتر ئۆپۆزیسیۆنی پێشوو حەز ناکەم نایبێنم ئەو ئۆپۆزیسیۆنی پێشوو کە زۆربەی کورسیەنە پێوی دۆتی من سەر بەوان بوومە پێم وتراوە پێم پێدراوەکیانە ئیشی خەڵک ڕایی مەکەنەوەنا خەڵک وا لێ بکەن بێزاریکەن ئاخر تۆ تۆ بۆ بەختەی حیزبەکەی خۆتەکەی باشە کە دانیشتنەوەی ئەوە زۆر زووتر ئەم بەرنامەتان هات زۆر خەڵک هەیە مۆزەف هێچۆتە دایرە تا سەعات 10 وڵەکە ڕۆم ئەیکاتە بۆ ئەیکاتە فڵانکە زڵاو فڵان سوور کاک مەحموودی بێ کاک مەحموودیشە بۆ نایە نەوەڵا نایە بۆ دەوام کەس چیز نییە لێی پرسێتەوە بۆ کاکە ئەم خەڵکە داماوە بۆ کاکەجان خۆ تۆ یعنی معقولە عالەمە هەمووی باسی ئەمە هەموو جان لەسەرەوە بۆ خوارە هەر هەمومان تیاسوین کاکە ئەمە خەر خۆشمان تاوانبارین باسی ئەمانە شەوێ بێنەوە قابلیت چمانەوەیە کە حکوومەتێکی زۆر لەمە باشتر یعنی وەک ئەمە زۆر باشە باوکی حسین
دیار ئیزافێ بۆ قسەکانم بەوەی کە سەیری کاس چیەکرێت ئەچن شازوان هەڵە بژێرن سەی دنیا و بنیا چیەکە تۆسێ ئەم داماویەمان کرد دکتۆر عەبدولواحید لە عێراق یەکەم کوێ باس کۆنە بەخوا قابلیێتمان زۆر شتەکە حەزی لە بەریتانیا لە هەندستان چ شادێکی هێناوە وەڵڵاو پیاوە بەس ناسی و خواناسا سوێن بەخوا ئەگەرەی وت خوانیە و نەعوذ بالله کەوتە کوفرکردن ئێستا لە دنیا و بنیا و مقابلا کراوە پیاوە ئەو شادەیە و بەدەستێناوە بەڵام ئێمە هەستەی دیکە داماریمان لەوەیە تەپڵە بۆ خەڵکی وایە ئێستا خەڵکی وا خەریکە تەپڵەی بۆ لێدێنی بکەینەوە بە لەسەر حسابی خۆمان دامایی خۆمان بڕوای بەڵێن نێژ ناکەم تۆ بەتەمایە پێ بەستاک شوکە تەنگیش گەزە هاتا ماوی هێمابێ بناڵێن بەسەرەوەی کەچی باشە بەسێتی تاکەین وڵڵا هەر هەمومان لە مۆزەفەکە هەمومان تاوانباری دەسەکانە خۆش بێ لە خزمەتین سپاس بۆ پەیوەندەکەت باوکی حسین خاڵی ڕازی بێخوا ئاگادارت بێت مەلای باوکی ڕێناز لە تەکەوە السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته باوکی ڕێناز کە حاجی چۆنی باشی خاڵی ڕازی بێ زۆر باشم الحەمد لله باشت کاخوا برای بەڕێزم دیارەکە بێ بەرنامەیەک یان بە بەرنامەدا ڕێژداویەک شتێکی لەو بابەتانە هەیە لە وڵاتەیە ئەجینا جەنابەت دیقەتدا ئەگەر هاتیەتی بۆ کەچەی کاکەمەند لەو بازارەوە ڕەت بووبێتی ئەبینی لە هەموو وڵاتەکانەکەوا تۆزە بۆنی شارستانیەتیان لێبێ شوێنی پەڕینەوەی هاوڵاتی پەڕینەوە لە هەر شوێنەکە بێ بە شێوەیەکی شارستانیانە و بەڕێک و پێچی دیاری کراوە و تەخان کراوە بۆ هاوڵاتی کە هاتوچێ لێوە بکات ڕاستە جارێ ئەم حکوومەتە خۆجێی تەشەی کاکەمەند هەستاوە چی کردووە شوێنی پەڕینەوەگەی سیاس کردووە ئەن تۆ جەنابەت دیقەتدا شوێنی پەڕینەوەی هاوڵاتیان لەگەر ڕێزمایەک ڕێسکێکی بشکۆلە هەیە تەنها بۆ بزن ئەگەلی پەڕێتەوە جینا بۆ مرۆڤ بۆ هاوڵاتی ئەوە بە هیچ شێوە شوێنی پەڕینەوە نییە یاخود خەڵکێکی زۆری کاسب هەیەکەوە مانتۆڕی زۆری کەریم کابانی پێە بۆ پەڕینەوە ئەبێ بچێتە خوار و تەکیەوە لێوە پێسکاتەوە ئەم بێبەرنامەیە لە هیچ وڵاتەکان نیە تەنها لە ناو نازام چۆن ناوی بنێم ئەمە باوەڕ ناکەم حکومەت بێت چونکە ئەگەر حکومەت بێت بە شێوەیەکی شارستانی جوان هێڵی پەڕینەوە دیاری ئەکا تاسە بەڕێک و پێشی پرسەکە ئەچیتە هەر کۆڵانێکەوە کاکە کۆڵانێت 50 مترە 10 تاسەی تایە یعنی حکومەت و هاوڵاتی بەڕێوەبردن ئاوها نیە بەڵام میتر چۆن بڵێ سوبحان الله دەسەڵاتمان نیە شارمان نیە ئەمە هەر ویستم بیخەمە بەس چاوی جەناب ڕاگەیاندنکارێکە ئەگەر بکرێ راپۆرت پێشیە ئەم حکومەتی تەشێ بێنیتەوە خەبەر کە شوێنی پەڕینەوەی هاوڵاتی بەو شێوەیە نابێت کە ئێستا هەیە بەتاکید لە وڵاتانە پر دروستەکرێ شوێنی تایبەت دروستەکرێ لێرە هەر کە بۆ ئەوەی خەڵکێک بپەڕێتەوەیان بۆ یوتێرنێک 4 تاسە دروست دەکەن تاسەکانیش ئیتر ماشەڵا هەر تاسە نیە ئەڵەی نوگرە سەلمانە بەڕاستە زۆر بە ناڕێشی نە هیچ ئێستا لەم فترەی پێشوە برادرە باسی تاسەکەی لای مەقاری سلێمانی کرد کە هاوڵاتی بەغار عەرەبکە هاتووە خۆی لێداوە چەند مەسافەیەکی تر با بڵێین مەترێ پەڕیوە بە نەفەرەکانەوە ئەمە تۆ نابێت شتێکی دیاریکراوت هەبێ یعنی چۆن بڵێ جۆرە فسفۆڕ شتێکە دیاریکە ئێرە شوێنی پەڕینەوەی تاسەیە بەرنامەیەکی زۆر ناڕێک هەیە لە وڵاتەیە ئەوە هەرویستم دیخەم بە چاوی دەکەین دەست خۆش بە باوکی ڕێناز تێبینێکی جوان بوو دەست و چاو خۆش بۆ پەیوەندەکە دەچمە لای کاک هاشم لە هەولێرەوە کاک هاشم جان فەرموو سلام و ڕەحمەت الله برام باشی من دەمەوێت نمونەیەکی زیندوو کە هەر ئەمڕۆ حەزم کرد باسی بکەم لە بەرنامەکەت فەرموو ئەمڕۆ لە بەڕێوەبەراتی هاتووە هەولێر برێن لە دایرەی مرو چارە ئیشی چارە بەناوکردنی شتیوامان هەبوو چارەکەمان تاویل دەکرد زعما بچم لە تەوەری بەرنامەکەی تۆ بە ڕێزێک نێدانج بکەی شتارەکەمان ڕای کرد کە بۆ منە بەرنی گوت سەعات 9 تاوە بووم وتی سەعات دەوەرە سالیانەکە وەرگرەوە سەرەیەکە وەرگرەوە باش بەس وڵاتیش بێ سەعاتێک چوون و تر دانیشتم و وڵات چوومە لای بەڕێزەکە گوتمەوە وەکلەکەم پێدا گوتمەوە سەرەیەکەم بدەیتەوە باوەڕ پێ بەس لەبەر ئەوەی لەسەر خەریکی تۆڕە کۆمەڵاتیەکان بوو هەر بەس بە چاوک سەیرکردم گوتی ناوت چێ گوتم فڵان گوتی نهاتێتەوە وەڵڵا باشە نهاتێتەوە باوەڕ پێ دانیشتم هەتا سەعات 12 نێڕۆ یەکێکی تر هات گوتم ئەرێ کاکە ئەوە
ئەو بەڕێزەدەرێ نهاتووەوە ئەوە سەعات 12 من يعني ساعات 9 تسليم كرديا والله دابا هنا دايما بس زعما وقت لوي دي كس لا برندا فرمان بركان يعني بون من كسيشي عواتي فكد ما قليش بيه قلت مو ساعات بيه ومصورين وش في سبيل الله سر موبايل كي هم نقري بندر معه كنا تتوسع ساعات بندر ما من داش مثال برندا شدري والله وعاطت وعافرمو ولا كاك داولي بنت قلت كاك داولي بنت سرطان والله ما بداولي بنت صار سدبت تتعاد يعني بداولي بردنيشي او 4 ساعات وقتي تو 3 ساعات وقتي تو بروا کێشە نییە فقط بەداوای لێبوردنێک حەل بێ بەلای ئەوە بەڵام لە کاتێکە مەفروزە تۆی هاوڵاتی تۆ من هەموو ئەوانەی کە سەردانی فەرمانگەکانەکەین ئەگەر بەڕێوەبەری فەرمانگەکە ویژدانی هەبێ لێپێچینەوە بکە ڕێک بچیتە ژوورەکەی سەلام عەلەیکوم عەلەیکە سەلام جەنابی بەڕێوەبەر ئەم فەرمانبەرەی تۆ ئەم ناحەقی بەرامبەر بە من کردووە بکرێ باشە بۆ ئەوەی ئەو حاڵەتە دووبارە نەبێتەوە ئەوە تەسەووری خۆمە وەلا چەندین شوێنە منەوە کارم کردووە و فەلەن جێشی گرتووە شتێکی باش بووە هیوادارم ئێوەش ینی بتوانن ڕاستیان کەنەوە کاری مسلمان ئەوەیە خواروخێکی ڕاستکاتەوە ئێمەش خۆمان بە مسلمان نەزانین کابرا خوارە خێچە با ڕێگەی نەدەین بەڕاستی و خواروخێکی بۆ خۆی و نەوەکانی فەراهەم ببێ و بەردەوام بێ خۆی ئەوە کەلەوەیدا بۆ ئەگەر سەیری بکرد با دەمگوت قەیناتاوە نەیدید وەڵای سەیرێک کرد بەس دیارە بەرچای نەکرد هەر سەیر نەکرد بەس بۆی سەر لەسەر موبایلەکەی خۆی هەڵنەگرێت بە سەیری چی دەکرد نازانم بەس بەبەرێبەرە نهاتوەوە 3 ساعات من ڕابێت و دا 3 ساعات گوتمانە کاکەوە بوو بەچی ئەگە دانێشتر وڵا کاکە ببووە بەدی هاتوەوە دەمە بەستن دەست خۆش بۆ تەرەفەتای بۆ ئەوم بۆ زۆر سپاس بۆ جەنابەت لەش ساغ و سەلامەت بێ چمە لای مامجەوهەر لە کۆیەوە هەموو کاتت باش هەموو کاتت باش ئەمە بگەڕێنەوە سەر حکوومەتی پێشدان حکوومەتی پێشدان بۆ نمونە ئەمە لە مەحمەد مافور بووین سەرمان قایمەیان بردە بانقەکان سەد گوتیاوڵە پارەتان نیە ئیبراهیم قاسم دۆستی چۆ بەغدایە لە موەسسەسەی تەکە چوینە لە بانقیدانە و مەعاشمان وەرگرت کەوابی ئەوە سەر بە حکوومەت نییە سەرۆکی حکوومەت بێتە سەر خەت و پارەی بدایان نەدا ئەرێ ئەمن لە ئەو خەڵکەی دەپرسم چەند ساڵە کورد بێ نەفتە سەرۆکی حکوومەت لە کوێ بووی وەزیری سامانە سروشتەکان کەیتت پێێنێ بەس پێیان گوتی بڕە لەوێ دانیشە خۆت ماسکە چی پێمان گوتی بیکە تازە ئەمر پێرەکەی نەفتی دابەشکەی ئەدی لە ئاستی هەورامیەوە لە چێم هەموو وەزیری شارەوانی لۆ نایستەدانی شارەکان بکەی بزانین شارەکان چی پێویستە کام وەزیر ڕۆژێ هەفتەکی دەرخان کرد چاوی بە هاوڵاتیان بکەوی کام وەزیر ڕۆژێکی دەرخان کرد مباشر لەگە فەرمانبەرەکانی دانیشتی هەموو شتەکانیان پێ بڵێ کامەی خەتابارە عقوبەی بدات کامەی ئەوە بی دەستخۆشی لێ بکەم کافایی بدات و سوپر تەقدیری بدات ئەوانە کەوابی کوردستان حکوومەت نییە کە حکوومەت نەبوو ئەوەیە دەرێ لە فەنا یاسا ڕیژەکانی گەل کوردیان فرۆشت و کوردیان مەمەکرد ئێستا کە ئەوان دائیمەن ملەتیان بۆ ئەو کاتەی دەوێت کە ئیشیان پێیانە کەوابی قانونی چی و یاسای چی و ئێستا بڕێ هەر دایرەچی ئەوەی یەکێتیبی ئەو لێ دەکە ئەوەی پارتیبی ئەو لێ دەکە لۆ نمونە ئەگە سەرۆکی حکوومەت لەوێ نەبی ڕەنگە جێگرەکەی بتانی شتێک بکە لە بۆ منتەقەی خۆی بەڵام ئەگە سەرۆکی حکوومەت لەوێ بی جێگرەکەی هیچ بناکرێت سەرۆکی هەرێم لۆ نمونە دوو جێگیری هەیە ئەرە هاتنە ناو میلەت بزانین میلەتی پێدەیە کابرایەک دەگیران لە حکوومەتی بەغداد سەدام کە عەفوی دەدانی وە شێبەری دەلا داهاتەوە هەموو خەڵک ئاوا دەکە ئەی هاوار ئەوانە ساحب ماڵ و منداڵن کوردن هەمووتان ناموستان ئێکە خاستان ئێکە ویژدانتان ئێکە ئەوای بژێ ویژیان دەکا ئەتوو لە زیندانەکان دەیڕزێنێەوە شەقی پێڵ دەدەی داوێژێت تازیب دوایی دەبی بە تەبزیش بری ئەمن ئەشتم کەوابی لێرانە دوو بنەماڵە دوو حزب بەڕێوەی دەبا ئێستا گۆڕانیش چۆن نامەوزوعەکەی گۆڕان لە دوای کاکبەشیروان دەستی لێ بچۆ هەمووش خەتای عومەری سید عەلی ئەو دار و دەستێکە لەگەر دەکەیت هەمان هەڵوێست و بەردامەیانەیە باشە ئەو دارەی دووبارەی دەکەمەوە خەڵکی کوردستان گوتیان نەفت دەبی بدرێ ئەگەر لە بۆ دەڕۆژی دیکە نەبتیان هینا لە بۆ شارەکان تەوزێعیان کرد دەڵێم وەڵاهی ڕاست دەکەن ئەگەر موچە بە کۆتایی هات و هیچکە لێبڕین نەبوو ئەو پارەی کە لەسەریانە ئەوە شاداوە فەرمانبەر و خەڵکە فەقیرەکەی وەڵاهی دەرێم وایە ئەگەر بانقی ئەقاریان کردەوە لە بۆ خەڵکو لە بۆ خانوبەرێ ئەگەر سلپەی زەواجات دێبەدێ کرد وەڵاهی دەرەم حکوومەتە ئەگەر وەکی بەغدایە بیست معاشیدا فەرمانبەران بە مانگانە لێ جێراوە کە حکوومەتی سوپادی لێ دەکا
درم والله حكومته اگر قمرقه كان هم يكوتو وزير في حكومتي كردستان هم مانغانا ببي منات ارجع سروش حكومت من ركي خوينا لبو هم سارو ساوت كان لنسيك واقل جيلو قربتي شاركان بين لروي خدامه لروي هم باكو خاويني والله درم هو حكومته كابي برلمانك كي بدز نبي سروج يهرمني خوي ماسكي باري وردقني سروج حزب كان لبنا خويا ماسكي اقال لملتنا سروج حكومة الوزير كيف بابيتي سيدي وخانان دبت قانون كابي لكردستان حكومة نية قانون نية ياك حاكمي شيتي بدزنيا ياك وزير هيتي بدزنيا او كارساتك يا فرحمد بما انزلك كلا بغداد ابو نفتك كيدنا صدى حد كيدنا ما انزل عمري خوايك نفتك ازدما صدى حد كزدما استاك كس خوي بخاوني او ولاتي داناني كاك مسلمان روحي داويد سيد ساكسادين تلفنا كاك مسلمانيش ظلم يعني قران كدو قران كان برباسكت استاك بناي هاو بيماني داني اخوان ادي اوهم قند درب دردبي لولا بحري ايدي بخلشيه لولي لك كسابة تفيرنك الزراعة والصناعات لو وتكبتوشي حسو ترياقي لو وتسارة كانت همو بر الله كرت بأميدة تاوشتنا ودري الملت برا لكيدا برسي لكيدا برسي دلي خوشة لغيري او كساني كلفنا او ابن مالانا بعد 2 مليون دولار بس 1 مليون كرة وسيلة كان همي بصد دفتر بدو يصد دفتر انا سلقيان لملت دەست خۆش مام جەوهەر دەست خۆش حکوومەت نییە ئیتر سپاس وحەت سپاس بۆ تۆش خوان لەگەڵ بێ سپاس بۆ پەیوەندەکەت ئەچمە لای باوکی ڕێناز لە چەمچەماڵەوە السلام عليكم عليك السلام ورحمة الله وبركاته تۆڕەکەمان لەسەر چیە برا سەردانی فەرمانگە حکوومیەکانت کردووە جەنابەت احتیاجیم پێ نەکەوتووە لەخوا بەزیاد ڕۆیشتووی بە ڕۆتینات ئیزعاجبی سرە زۆر بگری فەرمانبەرێک کارەکەت بە باشی بۆ ڕایی نەکە بەڕێبەری فەرمانگەکە لەوێ نەبێ گەندەڵ بێ ئەم شتانت هاتووەتە پێش وڵی کەمتر ماوە ساگیان زانی چۆنە بەڕێزیان بە قوربانزم زانی چۆنە ئەم کوردستانەیە ئێمە ئێستاکە من وەکو لاینگیری هیچ کەس نیم وڵی لەوانەیە لاینگیری کۆمەڵی بووم بەوەیانم خۆش یاتان خەمە سەر چاوم چاوت خۆش بێ سپاس دەکەین بەڕێزیان ناگەت دەربینێک جا بۆ حاڵەکاتە کوردستان وایە کوردستان وایە باوەڕ قەناعەت بێ بچۆ شاری بەغدایە ناتوانانی نانێک خۆی لەبەر بۆن و لەبەر هین الحەمدولله ئێمە کارێکی سەربەخۆڕان هەیە کافێکیان حکومەتی شەروا بێ ئەگەر 100,000 مەیە سەر دەستی ئێوە ئەکاڕێن ئەو بەعاسەیشم ناوێ بەس باتیەک دەرنەبین خوا پێکردن ئێمە هەموومان برایەکین بەڕێزە خۆشەویستەکەم باش دەستەکان خۆش بە باوکی ڕێناز زۆر سپاس بە پەیوەندەکەشتانەکەم بازوو بین مناڵ و مەزۆر ئەمانە چیش نازانێ دوای مناڵ ڕووی پێوە کات کوژێ یا ئەرێکی کوژیانێت کوژێت تو خوا باسیەک دەربین برا ئەنفالم دی وەڵی کورە وەڵی باوکم سجن بووە 17 ساڵ داریان برێت باوک خۆش خاڵیان تو خوا باتیەک دەرن زۆر سپاسانەکەم دەستی هەمووتانە بوشم چاوی هەمووتان گرتو ئەوانەیش گا لە حکومەتن ئومێدم هەیە چاک برایەکی هەموومان بسوڵمانی ئەگەر من زەرەر حەزکەم تۆ زەرەرکەی وەڵڵاهی بسوڵمانەتێکم تەواو نییە مامۆستای بەڕێزم زۆر سوپاس دەکەم چاکمان سپاس بۆ تۆ خوا لەگەڵ باوکی ڕێناس خواگەدار بێ ئەچمە لای کاک مەحموود لە دوهۆکەوە کاک مەحموود چۆنی باسی چۆنی سەیدا مەحموود سپاس دەکەم جانەکەم سلاماتەکەم وەڵا لە ذاتی مەوضوعی ڕۆتینەکان لە فەرمانگەی حکومی ئەمە زۆر شێوەی نەدرستە بەڵێ نەدرستە چونکو بە مراجعەکان بە زۆر نەخۆش بێتەوە و بەخاصەتەن بە ئەو کەسەی ئەمی گەورە نا ڕۆتین لە ئەم قسمە لە ئەم قسمە لە ئەم قسمە لە ئەم قسمە و ئەم ڕۆتینەکان بەداخەوە بە ئسلوبی ڕەشوەی کار بێنەوە ئەوەی ڕەشوەی دەکەن بە حتاکەوە ڕۆتین هەندێک لە کار دەکەن جەناب ڕۆتین ئەم وەظیفەکان بە ڕەشوە لە مراجعەکان وەربکردنەوە کاک مەحموود بەڵێ بەڵێ ڕەشوە وەرەگرن لە مراجعەکان ئەمە ئەتوانین بڵین دیاردەیە هەیە لە فەرمانگەکانەوە نییە بەڵێ هەیە مامۆستاد مەحموود باشە ئێستا بۆ نمونە یعنی ئەگەر هاوڵاتیەک مراجعەی دائیرەیەک بکە
لە دەوائیرە خەدەمەکان پێت وایە دەستە و جێکارەکەی بۆ ڕایی بکرێ یان هەشتی بەیانی بڕوە دوانزەویەک دێتە دەرەوە لەو دائیرەیە دوجار ڕەنگە ئەگەر زۆر بەدڵیان نەبێ ئەو فەرمانبەر و بەڕێوەبەری دائیرەیە بیخەنە سبەینێ بڵێن ڕۆژێکی کەش وەرەوە ئەگەر چی لە شوێنێکی دووریش هاتبێ ئەم ڕۆتیناتە بە ڕەئی تۆ ئەبێ بۆچی ئاوا بکە ینی ئەبێ بۆچی حکوومەت بەم شێوازە مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی خۆی بکە والله ئەوە کەم سلوک دەکەتەوە کە خەڵکی دەئێشینێتەوە خەڵکی دەئێشینیتە نازانم ئەم هەندە قوانینی محتاجە ئەو قوانین چیە لە ڕۆتینەکان یان مثلا ئەڵێن لە مراجعەکان ئیشی دروست بیتەوە لە دقیقەیەک لە نیو دقیقەک ئەڵێن لە بۆ 2 ئەسبوعی وای ڕاستە ئیشی 5 دقیقەیە دەڵێ بۆ 2 هەفتەی تر ڕاستە دەست خۆش سپاس بۆ پەیوەندێکت کاک مەحموود ئەچمە لای کاک فەرحان لە کەرکووکەوە وعليكم السلام ورحمة الله وبركاته باش کاک مەحموود خوا سەلامەتت کاک فەرحان باسی دایرەکانی حکوومەتی بەڵێ باسی خەتخانەکانی حکوومیەکان باش لە هەولێر لە هەولێر بەڵێ أنا حكومي لە هەولێر لە مستەشفایەکی حکومی لە هەولێر نەخۆشەکەمان لەبەر دکتۆر بوو ئەوە نما بە عەمەلیات کە پارەشمان تەحویل کرد بە 500,000 وتیان بۆتانەکەین باش پالەکەمان هێنایە و جاوەڵاتاتمانەکەن 600 نایکرد ئێوە خۆتاوتان بە 500 بۆمان بکەن بە 600 بۆ نەخۆشەکەیان بەجێش یعنی وەصلەکەتان ئێوە وەصلەکەتان بڕی بوو بە 300,000 دووبارە وەسناکەمان بە 600,000 ئێجا 600ەکەشتاندا ماڵەڵاتدامان خۆشەکەمانە بەجێش حەزاکەم ناو دکتۆرەکەش حەزاکەم ناو دکتۆرەکە یەک دقە غەڵەت لە بەشی حیسابات بوو یان ئیشەکە مەزاجی بوو خۆیان بە 300 بۆتانەکەن خۆیان هات دکتۆرەکان خۆیان وتیان بەڵێ دەست خۆش بێ کاک فەرحان ئەوە نمونەیەکی زەق و زیندووە زۆر حاڵەت لەو جۆرە هەیە دەست خۆش بۆ پەیوەندەکە سوپاس دەکەم ئەچمە لای کاک کامیل کۆتا پەیوەندی السلام عليكم وعليكم السلام ورحمة الله كاك كامل جان خوا سلامتك الحمد لله تعال نستغل مثل الدائرة وما إليها بلا يقول بعد من الحمد لله إيش ما دائرنا ببزن جاء تعريفي جورم كريش وشو دائرة كان بلا وغدار أوني كخوف شعر زان نبو ميشاكت ممدودة قومر جهنم سنو لسا غلطي خوان لسا غلطي موظف لساش كسر نبو لوان فرسيتوا دوو جار گومرگ لێ سەنراوە دوو جار گومرگم لێ سەنراوە لەسەر هەڵەتی عەریزە نووس و هەر جارەی چەندێک وەڵڵا گومرگی سیارە بوو لێ نانەسەن نزیکی 15,000 بێ ئەو کاتم کتابە غەڵەتە بڕۆ بۆ مرور لە مرور ئەچمەی کاتم کتابەکە تەواوە دوو سێ جار من ئەم سەوسەم کرد لە گومرگەوە بۆ مرور لە هەولێرەوە بۆ سلێمانی لە سلێمانی بۆ هەولێر من زۆر کێشیاغم بۆ پەیوەندی کرد بەس حەدا لە دوایە خۆم شارەزا بووم کتابەکان چەند کتاب پیان دڕان و پیانم چاکردەوە خۆم باشە نەتوانی بچیتە لای بەرپرسیە و فەرمانگەیە قسەی لەگەڵ بکەی پێ بڵێ ئەو حاڵەتە ڕوویداوە ڕێگاک چێ جوامانداتەوە پێدانە سەعات بەدیات یەک ئیمزایەکە وەستاوم ئەوی دەبێ ئەو ئیمزایە بەو شێوێ بکرێ تێدا سعادگای ڕۆستاوم هەتا دوای مۆزەفێک خێری بنووسێ چاکە بۆی بکە و بەڕێیکە و خۆی چۆن لە ئاها بووی کە با غەڵەت بێ ئەوەی خۆی داینایە غەڵەت بوو شارەزایی نەبوو نەیشەکە هیچی شارەزایی نییە مابێنەوە نەبێ بە دەنگاڵم دایرەکەیان بە مۆزەفەکەی بۆدێنمەڵەوە پیاوە بووە ئەوە هەمووی غیابی ئیمام عومەرەکانە بۆیە بەڕێوەبەری فەرمانگەکان ئاواکەن ئەوە ئیمامی عومەر ئیشە لای حاکم
من دوودانە ساڵە کەیسێکم لەوێ زۆر کەیسێکی زۆر بەختی لەسەرم قورس کرا و 2 ساڵ چاڕم حاکم بانگم کە بانگی نەکرد چوومە خۆم لەم ماوەیە چوم پرسیارم کردەوە لە کەیسەکەم بە دواداچووم بۆ کەسێکەکەم فڕێدراوە دۆڵارێکەوە خۆم دەرم کردەوە کەیسەکە بلمە پێشەوە وتم کاکەڕۆ کەیسە هاتە سێرە بۆ حاکم بانگم ناکە وتیان کاکە گیان 250,000 ئەدەی ئێستا فەرموو ژوور بڵێ حاکم 250,000 نادەی بڕۆ چاوەڕێکە دە ساڵەکە بانکەرێکی بانکری دماغەوە 250,000ەکەم ئێستا چوومە ژوورێ حاکم بە 250,000 چوویتە ژوورەوە بەلای حاکم بەڵێ بە 250,000 چوومە ژوورەوە دوودانە ساڵیشە من چاڕم حاکم بانگم کە کەیسێکی زۆر زۆر بەسیط هیچ نەبوو ئافرین بە 250,000 چوومەتە ژوورەوە بەلای حاکم ئەی ئافرین حکوومەتی هەرێمی کوردستان ئەی ئافرین هەردوو زۆنی زەرد و سەوز ئەی ئافرین یەکێتی و پارتی بۆ خۆتان و حکومڕانیتان سپاس بۆ تۆش سپاس بۆ جەنابەت خوا ئاگادارت بێ کاک کامیل ئەی ئافرین زۆنی زەرد و سەوز بۆ حکومڕانیتان ئەمە باشترین نمونە کە ئێستا کاک کامیل باسی کرد 250,000 دیناری داوە بۆی بچێتە ژوورەوە حاکمێک ببینێ زۆر زۆر بەداخەوە خوای گەورە ئینشاءالله ئیسلاحتان بکە ئەگەر ئیسلاحتان ناکات لە کۆڵی ئەم میلەتەتان بکاتەوە خۆشەویستان و بەڕێزان کۆمەڵێک حاڵەت باس کرا کۆمەڵێک دیاردە لە فەرمانگەکانە باس کرا بەرتیل وەرگرتن ڕەشوە نەمانی دەوام لە کاتی دەوامە کابرا سەعات 12 ئەڵە دەوام نەما فایل نەما ئیستیمارە نەما طبع نەما فڵان نەما فیسار نەما هەموو ئەمانە بیانون بۆ ئەوەی بەڕاستی لەو فەرمانگەیە گەندەڵی ئەنجام بدرێ زۆر بەداخەوە ئاوڕنەدانەوە لە خەڵک ڕۆژێک دێ ئەو خەڵکە خۆی ئەزانێت چۆن تۆڵەتان لێکاتەوە هیوادارم خوای گەورە ئیسلاحتان بکە ئەگەر مای ئیسلاحن ئەگەر مای ڕاستبوونەوەن ئەگەر نا خوای گەورە بەکردەوەی خۆتانتان لەگەڵ بکە سپاس کە بینەر و بیسەرمان بوون بەڵام ئەو کۆمنتانە نەخوێنینەوە دواتر لێمان دڵگرانە بن دیارە ئەو بەڕێزانەی کە بەشدار بوون کۆمنتان بۆ نووسیوین کاک هاوکار جەزاڵێ پەیوەندی بە زۆر هۆکارەوە هەیە لەوانە نەبوونی ڕۆشنبیری لە کارمەندەکاندا و نەبوونی چاودێری میری لەسەر مامەڵەی فەرمانبەران هیواسابی ڕڵێ بە دوواداچوونی ڕۆژانە لە ناو فەرمانگەکاندا و چارەسەرکردنی کێشەکان زۆربەی گرفتەکان چارەسەر دەبێت بەڵام نایانەوێت چارەسەر بێت بێساران ماتەسەمەڵێ هەندێک جار پەیوەندی بەو کارمەندانەوە هەیە کە مامەڵەکان ڕایی دەکات بە میزاجی خۆی کار دەکات تەی برادۆستی ئەڵە زۆربەی گرفتەکان پەیوەستە بە ناشارەزایی بەڕێوەبەری فەرمانگەکە کە توانای ڕێخستنی کارەکانی بەڕێوەبەرایەتیەکەی نییە علی هێمن ژەڵێ دابەشنەکردنی کارەکان بەسەر فەرمانبەرەکاندا بە شێوەی پسپۆڕیان هۆکارێکی سەرەکیە کارزان علی ژەڵێ بەشێکی زۆری پەیوەندی بە حکوومەتەوەیە نایانەوێت چارەسەر ببێت بۆ ئەوەی لەسەر گەندەڵی بەردەوام بێت شێرواننامی قیژەڵێت تا حکوومەتی ئاوامان هەبێت گەندەڵی هەر بەردەوامە بێت تاهیر نەهرۆژ نووسیوێتی بەشێکی پەیوەندی بە هاوڵاتیان خۆیانەوە هەیە خەریکی واستە و ڕۆتی ناتن ئازیزان ئەم تەوەری کە قسەمان لەسەر کرد لەسەر ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان بوو زۆربوونی ڕۆتینات و گرفت دروستکردن لە بەردەم مامەڵەی هاوڵاتیان لە تەواوی فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەڵقەیەکی ترێم بەرنامەیە سوپاسان دەکەم کە بینەر و بیسەرمان بوون بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه